يا الله شلون جماعت كورة باش على رشكوا هاتما خسمتان أو شوا مالتان أو بحفتي رابدو أو نوتان كواشالك كورة كاكا بلم لي مكان أي هاوار أو بشالكوا هاتما خسمتان بزان شلون عزيزان بزان كم بيرفكت يعني بيرفكت مني شاوتان لي كاكا عقر ولا يا أخوي بيوي آلا محمود آلا والله كاكا باشا دي برزان رزو احترام بو همو لايكتاني خوشويستان بخير بين سر چاواني من ها تسبيحك او رجام تسبيحا بدسو بكش نسيبيان او كاغا ارى محمود شيف زرد و بارتي و انا بابتي سيد كل بابي لكاتو با اما خينا ابلا وامشو بيبا تسبيحي امان يا نكاف صوص والله اشتيك الله يا براسي ما نازم بو شي وايا هاد صوص ديالو زرد ديالو نازم نوعك براسي امان كاك أنا والله إتكاك جان أو برادرانا هدي وشتنبو أنيرن بو أرى محمود أم تصبيحي جوان وريكو بيرجع سيدي كان خور طبعا يو يكستان أمينية ها أو بس أرى محمد هيتي من تحدا كم شيء أتواني نمونيشي أو من بينه تولو بابتانا دي أنا والله بخير بين سرشاو خوشويستان الرنگ مشتكان لا من همو يدلو دلسيه لحقيقتا الرنگ مرشي همو كسيكا مرشي يك حزب ويقدس وتاقمو أمانانية أو كردبوري وابي لكاتو أقل أمان زد بيه وبارتي وصوز بيه شيتي وكواسو لكيش تخوا وكوا ما مسمو تزبيح سورة كمان أما بيه وشيوعية واستانا عيبة براسي واسي لي بين كاكا واسي لي بين عقل شرطة فكر شرطة ميشك شرطة براسي بارحال هموتان بخير بين سرچاواني أرى محمد خوشويستاني من رزو حرمات بو همو لايكتان أمشو كومالي بابتمانا به لهذه السيمانية بو بسمكي كاكا حمو كاكا عبو كومالي موضوعيتتان بو باسا كمو أو كركا خوي كشتو أمو أوا بخير بين سرچاوان أرى ولا كاكا جان شوانا جماعة شالكا ها كاكا جان صلايك مجين بكاكا تاسر أي بلا كاكا آلا وانا لبركة برا آلا معنا لبركة كاكا ما تشو قماشا كريم بو باري هي ودولة مانا تشو قماشا كريم مالي أوا بي قاتي بيانش هزاري علوجة لن باري عراقيك أوا تشو قاتي شاء الله بركة باوكو على محمود ليبي بس عقبهم ماشي دي عزيزان خوشويستاني من قرباني وزو سپاسانا كم امشو أرى محمد لخدمتي ودايا بو كومالي قصو باسو قصفي كومالي خلقو كومالي ولمدانو بو كومالي قصو عالم بابتانا وباسي كده سليماني اوانو بودود اشين خوارو بو او ترسو توقين وخفقاني كا يشتيو بارتي بو خلشي كل ثانية ناوتوا لسر اوش براسي قصو باسي خو خوشويستاني أرى محمد دروستکردنی سلێمانی لەلایەن بابانیەکانەوە بەڕێوە بنیادنانی شار واتە بۆ بنیادنانی شاری سلێمانی چونکە هەموو میرنشینەکان زیاتر وابەستەی ناوچەگەرێتی بوون بە درێژایی ئەو ڕابردوویتر و پایتەختەکەیشیان سەر ڕێی گرنگیدان بە جیوە سەربازیەکەی لە هەمان کاتا ڕنگدانەوەی وابەستە بوون بووە بە شوێنێکی دیاریکراوە بەڵام ئەگەر بە پێوەرە فەرمی و نێودەوڵەتیەکان بڕوانین بۆ شار لە هەرێمی کوردستاندا هیچ شارێک بوونی نییە من هەمیشە ئەوە متووە نە دۆهۆک شارە نە هەولێر شارە نە سلێمانی شارە بەڕاستی چونکە شار واتە فەرهەنگی شارستانیەت کە تێیدا نییە و لەو شارانەیە چەک و تەعدا و دواکەوتووی و ئەمانە بەڕاستی چاوی پیا و دەرەهێنێت خۆ ئەو کەسانەی کە تاڕاگەیان بینیوە باشتر ئەتوانن دەرێک بەو ڕاستیە بکەن کە هەرچەند دنیای نوێ ئەو دەرەکردنەی بەواقع و ئاشکرا کردووە هەموو کەسێک لە ژوورەکەی خۆیەوە لە ماڵەکەی خۆی دەتوانێت ڕاستیەکان ببینێ و ئەتوانێت ئەو بەراوردکاریەی بینی شار و بەناو شار بەڕاستی ببینێ کە چۆن نییە بە تایبەت گەربیل لە سەرما و سەختی ئەو کاتە بکرێتەوە لەگەڵ نەبوونی کەرەسەی پێویست و خێرا ئەوە ئەو بەروارش کە ئەڵێن کە ئەمە ناویان ناوە نازانم 15 ئەوانە من بۆ خۆم پێم وانێ بەڕاستیکەوە بەروانە دقیق بێ بۆ بنیادنان دروستکردنی شای سلێمانی بە هەر حاڵ لێرەدا دەمەوێت چەند تایبەتمەندیەکی ئەو شارە بە خوێندنەوەی شەخسی خۆم بخەمە ڕوو هەتا ڕادەیەک بابەتیانە دوور لە هەست و سۆز و نازانم پیا هەڵدان و شیعر و شانامە و ئەم بابەتانە ئەم شارە لەوەتەی من وەکو ئارا محمەد لەبیرم بێ لەوەتەی لاپەڕەی مێژووەکەی هەڵدەدەمەوە زۆرترین کات هەتا ئەگاتە ئێستا تەنها زاڵم و ستەوکار و خوێنمش حکمی ئەو شارەیان کردووە لە سەردەمی بابانی
بابانیەکانەوە هەتاوەکو ئێستا ئەو شارە ئەوەی حکمی کردبێ خەڵکانی سەرڕۆ، خەڵکانی تاوانکار، خەڵکانی بکوش و خەڵکانی ستەمکار بوون بەداخەوە بەڕاستی. ئەمەش بووە هۆی ئەوەی کە هەردەم خەڵکە جەوامێرەکەی ئەم شارە یان سەرکوت و گول لە باران کراوە یان شاربەدەر کراون. ئەگەر سەیری مێژووی تازەیشی بکەی هەروە بووە. ڕۆژگارێکە لە بیرمانە ڕژێمی بەعز بووە لە دوای نەوەیەکیشەوە ڕژێمی کوردایەتی پارتی وێشێتیە. ئەگە سەیری سروشتەکەیشی بکەین بەڕاستی هەڵکەوتە جغرافیەکەی جوانە دڵگیرە و ئەتوانم بڵێم وەکو موگناتیز ڕۆحی ئینسان ڕاکێشێ. باشە بۆیە ئەم شارە زۆر شتی سیر و جیاواسی تێدایە بە گۆیژەیەوە بە مامەیارەیەوە بە سەرچناریەوە کە ئێستا خەریکە هەمووی وێرانەکرێ هەمووی تاڵانەکرێ خەریکە جوانەکەی لێ ئەسەندێتەوە ئەم حوتانەی سێمانی دەستیان خستە ناو بینە قاقایەوە و بەڕاستی تاڵان یەکەن و ئەیدزن و ئەیکەن بە شۆقە ئەیفرۆشن. بۆیە ئەو شارە زۆشتی سیر و جیاواسی تێدایە دەبینی و نازانی چۆن بیخۆنیتەوە و چۆن لێی بڕوانی. پاشان لە کوشتنی جەمال سائیبەوە ئەم شارە بەڕاستی بێدەنگە و لاوە. بەڵام ئێستا شێخ مەحموود بە مەلیکی نەمر و ئەمانە بەناوبانگە کە کوشتنەکانی جەمال عیرفان و جەمی سائیب و ئەوانەیش هەمومان ئاگامان لێتی. جەمال سائیب لە سەردەمی مولکایەتی شێخ مەحموود ئاکوژێن و دواتر خوێنەکەیشی ون ئەکرێن. تاوانی جەمیل تەنها نووسینی چیرۆشێک بووە بە ناوی لە خەوما. واتە سلێمانی نەیهێشتووە لە خەویشدا بڵێت لەم شارەیە بەڕاستی نادادی هەیە و چەوسانەوە هەیە و حکومەکی شۆرانەیە. بنەماڵەی شێخ ماریفی نۆدیێ و کاک ئەحمەدی شێخ کە خەڵکو ئەم شارە خۆشیان دەوێ مەزاریان بۆ دروست کردووە مزگەوتیان هەیە و پێوەی ئەنازن شانازی پێوەکەن. لە کاتێکە سەرچاوە مێژوویەکان ئەڵێن هۆکاری سەرەشی ڕاونان و ئاوارەبوونی پیاوێکی ساڵح و زاهید و متەسەویفی گەورەی مۆلانە خالیدی لە سلێمانی کە چۆن ئاوارەیان کردووە وە سلێمانی چاو لە مێژ ئەپۆشێ و نادیدە ئەیگرێ. ئەوەندەی کە باسی ئەوانە ئەکاکە هینیان ڕاوناوە مۆلانە خالیدیان ئاوارە کردووە ئەوەندە باسی مۆلانە خالید ناکە بەڵام باسی شێخ ماریفی نۆدیێ و ئەوە ئەلم بابەتان ناکە. بۆیە من ڕێزم هەیە بۆ مێژووی ئەو دوو بنەماڵەیە بەڵام پێویستە بیزانین کە بۆچی پیاوێکی وەکو مۆلانە خالید ئاوارە ئەبێ. واتە دەبێ ئێمە هێزی پرسیارکردن لە ناخمانە نەکوژین. یەکێ لە کێشەکانی تاجی ئەمڕۆی تاجی کون ئەوەیەکە بەڕاستی پرسیار ناخی خۆیان ئەکوژێ ناوێرێ پرسیارەکانی خۆی بکە. پاشان شاعیرێکی گەورەی وەکو نالی لە خاک و خۆڵ و سێمانیەوە سەرگەردانەکە بەهۆی ڕەخنەگرتن لە شێخە خواپێداوەکان. باشە وەکو شێت لە قانعێکی ڕەجاڵ و لە بێکەسێکی وەکو فاق بێکەس ئەڕوانن. باشە حتا عەبدوڵڵا گۆرانی شاعیر وا لێ ئەکەن لە یەکێ لە شێرەکانیان بڵێ ئەی تریفەی مانگا شەوی بەردەم دەلاقە با پیس نەبی خۆت مەدە لەم کوردی عێراقە. یعنی ئاوا بەڕاستی گۆران باسی ئەم کوردی عێراقی کردووە. بەهۆی ئەوەیەوە کە دژی مارە بەجاش بوو پیاوێکی یان تەلاق و ئەلەم بابەتانە پیاوێکی وەکو مستەفا زەڵمی ڕاو ئەنێن لەو شارەیە. باشە کۆتا نەفەسەکانی شێرکۆ بێکەس کە لە ئامێزی نەگرت وەکو دێوانەیەک لەو سەرایی کە لە حەڤی شوباتە ئاگامان لێبوو بۆ لەویا خولایەوە دواتر ژانی ئەم ڕووداوانە کۆمەڵە شێرێکی پێنووسی بە ناوی ئێسا کچێک نشیمانە. باشە بەڵام نەیهێشت ئاتە ئەم شارە نەیهێشت بڵای بکاتەوە تا بەدزیەوە لە ژێرزەمینێکی شارەکە شەوێک بۆ چەند کەسێکی خوێندەوە کە مردی شیعر و شانامەیەکی زۆری پێ لە نیفاقی لە دووڕووی بۆ هۆنیەوە و خەریک بوو 2 مەتر زەویشی پێڕەوان نەبینن لە مەدانی لە پاشی ئازادیە کە دەوێت تەرمەکەی بنێژن. بۆیە بەڕاستی ئەمە بەشێکی دیوی ئەو شارەیە لە خەتان نەک تەنها شیعادان و ئالەم بابەتانە. هەر ئەم شارە زۆر دڕەقانە هاوڕێیەکی ئێمە کە ژەنڕاڵی پاییز بوو کە حەمە عومەر عوسمان بوو وە گەڵایەکی زەردی پاییز لە شارەکەی خۆیان ناو ناخی خۆیان ورد و خاشی کرد بەڕاستی. باشە لە تیرۆرکردنی جەمال عیرفانە نەک هەر بێدەنگ بووە هەتا لایەنداریش ئەکا لە شێخ مەحموود کە پیاوێکی بوو جەمال عیرفان لە ژێر ئاڵاکەیە تیرۆر کراوە. پیاوێکی وەکو نەجمەدین مەلا بە جۆرێ پەراوێز خرابوو
حتى بۆ گەنجی نەکرد تەرمەکەی کەس نەچوو بەلایە هەتا پشیلەیش لێی خواردبوو لە تەرمەکەی پیاوی نەژمەدەنی بەلا کەس نەچوو بەلایە بزانە کە ئایا ئەو پیاوە لە کوێ و چی لێ هەتا هەفتەیەکی پێچوون پشیلە گۆشتەکەی خواردبوو وردە اینجا توانیان بڕۆن بزانن کە بۆچی نەژمەدەنی بەلا دیار نییە. ئەوە جگە لەوەی مناڵە وتکەی تێبەر ئەدا بە تاوانی فێرکردنی ئەلفوبێ و نەهێشتنی نەخوێنەواری بەربەرانی بکەن یعنی خەڵکانێکە بوون لەو کاتەیە مناڵان هان ئەدا بەرگرتنە نەژمەدینی بەلا بۆ ئەوەی مناڵان فێری ئەلفوبێ فۆری خوێنەواری نەکە باشە پاش زیندانیکردنی بە ناحەق بۆ ماوەیەکی زۆر لەسەر کتێبی مەسەلەی ویژدان بە چەقۆیەکی ناگەهان باشە پیاوێکی وەکو ئەحمەد موختار جافی لە گوێی ئەو سیر و ئاوی سیروانەیە تیرۆر کرد باشە ئێمەی بشکۆلەیش برای خۆتان ئارام ئەحمەدەکان و زۆری تر لەسەر ڕەخنەگرتن ئەوە 30 ساڵە ئاوارەی کردوین پیاوێکی وەکو جەمان نەبەسیش لە ئەڵمانیا 40 ساڵ تا 45 ساڵ عاقیبەتی بە تەنهایی بە دووری لە شارەکەی خۆی بە دووری لە نیشتیمان سەری نایەوە و لە دوایە تەرمەکەیان بردەوە بۆ سلێمانی باشە ئەمەیە شاری سلێمانی کە بەداخەوە ئەو دەسەڵاتە دیکتاتۆر و فاشی کە تێیدا بووە هیچ کاتێ نەیتوانیوە پیاوە منەوەر و بە ئەمەک و باشەکانی خۆی ڕابگرێ و هەمیشە ئەوانە یا ترۆر کراون یا ڕاوەدونراون و ئەوەشی کە خەڵتە و دوور لە ڕووی ئێوە ئینسانی بێحورمەت و بێڕێز و نەخوێنەوار و چەقۆکێش و بکوشی هەموو ئەوانەی کە ناوم هێنان ئەوانە هەمیشە بوون بە حاکم لەو شارەدا لە سەردەمی دروستبوونیەوە هەتاوەکو ئێستا کە من قسە باسان بۆکەم و ئێستا شاناز و پاڤڵ وەکو دوو چەقۆ بەدەست لەو شارەیە حاکمیەتەکەن ئێستا ژنی سەرکەوتی کوبە و نازانم فڵان و فیسار و کۆمەڵێ لە هەرە ئینسانە سۆزانیەکان لەو سلێمانیا بەڕاستیەن قسە و باسی تیاکەن باش نییە من لە لایڤێکی ترا باسم کرد لە قسە و باسەکانی شاناز و لەوەی پاڤڵیش قسەی خۆم کرد لەو کاتەکە لە سەفەرا بووم ئێستا بە کورتی لەو مۆزوعەکەم بۆ باسیەکەمەوە نامێش دووبارە بکەمەوە بەڕاستیم ئەوانەی کە یادی سلێمانیان کردەوە دوو گروپن خۆشەویستان گروپێکیان ئەوانە بوون کە لە ژێر ناوی سلێمانیە لە ژێر مێژووی ئەم شارەیە بوون بە ملیۆنێر بە دۆلار ژیانی شاهانەیان هەیە بە ئارەزوی خۆیان ئەژین باشە بۆیە یەن شیعر و شانامەی بێتام و بێناوەڕۆک بۆ شارەیە هەڵەدەن ئەوانەی دوو هەمیشان خەڵکانێک بوون کە بەڕاستی خەڵکی شارەکە نەبوون ئەوانە کۆمەڵێ بەکرێک گیرا بڵهێنانە لە خۆ قساکەن و تەواو کە هیچ کاتێ نەزانیوانە مێژی ئەو شارە چۆنە نەهیچ باشە بۆیە خۆشەویستان ئالەم سەردەمەیە بەداخەوە سلێمانی وەکو شار تەواو بووە گوندێکی قەرەباڵخە و بەڕاستی لە شار ناچێت باشە سێری شاخی گۆیژە و ئەزمڕ و گردی زەرگەتە و چۆچێ هەمووی دزرا بەڕاستی ئەو شارە ئێستا گردی مامەیارە کە من بەڵگەکەم لەلایە کە واژۆی مدیری شارەوانی پێوەیە باشە ئەیکا لە زەراعی و ئەی گۆڕێ بە مڵکی شارەوانی کە بەڵگەکەم لە بەردەسە هەمووتان بینیوتانە کەچی شانازخان یەت دانیشیاڵێ ئەم شارە هەمووی دزراوە و ئەمەی لێکراوە ئەوەی لێکراوە من لێرەوە بە شانازەڵێم توش دانە شانازی برای محەممەد لەیلای بەڕێوەری شارەوانی ئەتوانێ هەسێت گردی مامەیارە لە زەراعیەوە بگوێزێتەوە بۆ مڵکی شارەوانی و بیکەن بە شوقە و فێلا و ئالم بابەتانە چی ئەو کاران کە زەحمەت نەبێ هیچی تێکەی تۆ نایکە خوشکەزاکەی خۆ سەرۆکی یەکێتەکە نییە کاکە ها شانەجیان باشە شانە تۆ بۆچی ئەگەر پەرێزت پاکە بۆچی بە ئاشکرا ناوی ئەوانە نابێت کە ئەو شارەوانیەکی ئەو سەردەمانەی کە نەوتیان ئەکردە ژێستنەوبەرەکانەوە خۆ تەلەفۆنە بوو ئەم ئارام ئەحمەدە کرد وتە چاو لێ ئارام گیان چیەکەن لەو شارە و ئەو سنەوبەرەکان ئەسووتێنن و ئەیانەوێ ئاوا بێ ئاوا بێ ئاوا بێ ئێ باشە کی ئەم کارە ناکا زەحمەت نەبێت ها کی ئەم کارە ناکات حیزبەکەی خۆتە بەڕاستی کەواتە تۆ لەمەیە تۆ نیفاقی تۆ دووڕووی بەڕاستی شاناز پێت ناخۆش نەبێ تۆ دووڕووی دەڕاستیە ئەگەر دووڕوونیت و درۆ ناکەی پێمان بڵێ بە خەڵکی شارەکە بڵێ ئەوەی گۆیژە ئەدزێ ئەوەی ئەزمڕ ئەدزێ ئەوەی مامەیارە ئەدزێ فڵانە 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 بیڵێ دامەنیشە بە ژێرە قسە مەکە بەڕاستی بەو ژێرە قسە مەکە لە ڕاستیە خەڵک جێل نییە دابژگە لە قسە باسانە بگرێت باشە لەیلای شارەوانی ناتوانێت ئەو کارە بکات ئەگەر لەسەر و خۆی پێینەوە تابێت باشە لەیلای شارەوانی کەسێکی لایە بە ناوی ڕێباس من مەلەفەکەیم لەلایە شەوێک ئەو ڕێباسە واز لەو شتانە نەهێنێ پانتۆڵەکەی پێخەمە سەر قولەبی با باش ئەو ڕاستە بزانێت ئەم ڕێبازە چی بێ لە شارەوانیە ئەیکا
خلق نقلك دوای ئەیبەتە بەردەسی لێلا ئەڵێ ئەو فڵان کەسم نەقل کردووە باشە کۆنێک لە ئەبا کاتیەک دەهێنێ کەسیش ناتوانە بڵێ ئەرە کاکە تۆ بۆچی واکەیت کاکە گیان لە لایڤم بەساقم لە لایڤم چاوەکە کەسی ناتوانێت قسە بکە لەیلا دەسەڵاتی بەسەر ئەم ڕێبازەیانە ئایا دەتوانێت شاناز تو شەرەفە تو گۆڕی ئەو برای مەحمەدی باوکە لەیلا ئەتوانێت گدی مامە یارە لە زەراعیەوە بگۆڕی بیکە بە مڵکی شارەوانی و داینن بۆ شوقە و فێلا و ئالەم بابەتانە ها ئەتوان داگیری بکە ها پۆلە شاناز بەخوا ناتوانێت کەواتە چیکە خۆت ئەیکەیت باشە خوشکە زاکانە ئەیکەن یەکێتی ئەیکات تەواو کەسێک هەیە بە ناوی فەرەیدون لە شارەوانی چوارچرایە خۆشەویستان ئەویش دەست هەڵ نەبێ لەمانە پانتۆڵەکە یەکەمە سەر قولەپێ هەر کەسێ مەسی نەخەگری بۆ نەکە ئەچێت نەقلەکە بەم لایە کشێکی جوانشیلەی لایە کە ناوەکەی وێنەکەی لام پارێزراوە شوقەیەکی جوانی بۆ کڕیوە کلیلەکەی داوە بەم کیژۆڵەیە بۆی جاجارە بڕوان بۆ ئەوێ بۆ ڕابواردن و ئەنم بابەتانە جا کشەکەش ئەزانێ چی ئەیا بە فەرەیدون دوو لە ڕووی ئێوە بۆیە هەمەکارەیە لەو بەشەیە هەفتەی پێشوو ئەم کشە بە کچێکی تری وتبوو گێ لە بۆ ناشتێ ژێر فەرەیدون خۆ ناخورید چیت بێت بۆ تەکە ئەوێ خەڵکی زۆکو خۆی لێ بکە بەڕاستی ئەمەیە مۆزەفی شارەوانی و چۆ ئانم بابەتانە باشە خۆ ئەگەر فەرەیدونیش دەست لەو کارانە هەڵنەگرێ ئەوە ناو وێنەی کشەکەش بڵاوەکەمەوە تڕۆیانەکەم بەڕاستی چونکە مڕق لەوانەیە کە لە ژێر ناوی پۆست و پۆستکاریە ئەچن تەعدا لە خەڵکەکەن و ئەوەکەن ئەو بابەتەم تەواو کرد و ئەچمە سەر بابەتی دووەم خۆشەویستان گوێ لە ئارام ئەحمەد بگرن کێشەی حەمەی حاجی مەحموود عەبەی برای ئەزیزان طبعا ئەو بابەتە زۆر گرنگ نییە بەڵام کاتی حەمەی حاجی مەحموود ئەڵێ پێویستە کوردیەک دەنگ بێ پێویستە کوردیەک گرتو بێ لە بەغا پێویستە ئەمە ئەوە بێ خۆشی لەسەر لە گوندێکا لەگە براکە شەڕ عەربی جیەکە ئەکرێ ئینسان تۆزە حەقایق ئەو مۆزوعە باسکە بۆ ئەوی بەرچاوتان ڕوون بێ کە کێشەکان چی و چی نییە سەرەتا ئەبێ هەمووتان بزانن کە عەبە و کاکە حەما برا دایکیان جودایە واتە لە دایکە و برانی تەنها لە باوکەوە جودان سەلاح کە خوشکی عەبە ژنیەتی وەکو وتم زاوایەتی ئەمانە بۆ خۆیان جوتن اینجا عەبە برای حەمەی حاجی مەحموود بەڕاستی کابرایشی بێئەدەبە هیچ کاتێک عەبە پێشمەرگە نەبووە بە حەیاتی یەک دانە چەقالەی بۆ کورد نەتەقاندووە ئەسپەیەکی نەکوشتووە بۆ کورد ئەسپێ خۆشەویستە من ئارام ئەحمەد کوشتومە ها وەک پێم وتن شقاقەمان پڕەکرد لە ئەسپێ بزانین چەنە باش نییە ئەمە عەبەی برای کاکە حەمەیە لە دوای هەتاوەکو دوای ڕاپەڕین کراوە چەند ساڵ دوای ڕاپەڕینیش عەبە دوکانێکی بلیاردی هەبووە لە باریکە باشە دوکانی بلیاردی هەبووە لە دوکانی بلیاردیەوە لەبەرەوەی برای حەمەی حاجی مەحموود بۆ ئەندام پەرلەمانی لە 2009 تا 2013 ئەندام پەرلەمان بووە لە ڕێگەی حیزبەکەی و حەمەی برایەوە باشە لەو کاتێشەوە عەبە چۆتە هەولێر لینکی لەگەڵ پارتیا دروست کردووە و کاتێک بوو بە وەزیر هەر لە ڕێگەی حەمەی برایەوە باشە بە تەواتی چووە سەنگەری پارتی و چووە سەنگەری میتەوە باشە هەمووشمان ئەزانین کە حەمەی حاجی مەحموود خۆی لە سەنگەری ئێرانایە و پان ئێرانیستە و یەکەم کەسێکە کە لەو ناوچەیە سەر بە ئێرانە باشە بۆیە عەبە لە هەولێرەوە نفوسی خۆی بەکارهێنا بۆ ئەوەی حەسک بخاتە ژێڕ کێفی خۆیەوە هەمووشیان ئەبە لە عەبەی بلیار نەها بەڕاستی عەبەی بلیار تاوەکو دوای ڕاپەڕان بلیاردی هەبوو لە باریکە خۆ هەموو کەسێک ئەزانێ من چون بە مۆزوعەکان کردو خۆشەویستان جا کاکە حەما دوو کوڕی کوژراوە یەکێکیان گوایە لە گوڵەخانە خۆی کوشتو ئەمە ئەوەیە بابخێتەوە لاوە ئەمەی تریشان عەتا بووە کە لە پشتی باوکیەوە لە شەڕی داعشە لە کەرکووکا شەید کرا اینجا سەلاح کە زاوای عەبەیە خانوویەکی لای سەرچاوەی ڕیشێن دروست کردووە کە زۆر زەخمە بای 2 ملیۆن دۆلارە بەڕاستی عەتا دژی ئەمە بووە ویستی لێی سەنە بۆ مەکتەبی سیاسی حەسبوانە بابەتانم و ڕێگریش بووە کە حەسک ببێتە مۆرچی عەبە و سەلاح ئەی هاوە لەو میلەتە کاکە گیان لایفم هەیە بە قوربان لایفم هەیە کاکە لایفم هەیە بە ساقەڵ ئەی هاوار کاکە با ناوەکە نەبم بڵێمەوە هەواڵ و شمایەتی لە سلێمانیەوە کاکە با ناوەکە نەبم برا دانیشە های سێ تەسیێڵێ ناوم نەبەی ئارام ئەحمەد اینجا کاتێک کە عەتا کوژراوە ئەمە نهێنیە کە کەس نایزانێت کاکە کە عەتا لە کەرکووکا شەید ئەکرێت لە پشتی حەمەی حاجی مەحموود کەس نازانێت چۆن ئەم فشەکەی بۆ هاتووە بۆیە ئێستا گومانەکان لای حەمەی حاجی مەحموود ئەوانە لە گروپی عەبە و سەلاح و ئەوانەیە کە لە دواوە عەتایان شەید کرد بێ ئەمە گومانە ها ناڵێم یەقینە ئالم بابەتانە بەڵام ئەم گومانە لا هەیە
باشە یعنی باسەکە ئەوەیە کە خۆیان لە دواوە کوشتبێتیان نەکە داعش کوشتبێتی باشە بۆیە عەبا لە ڕێگەی پاتیەوە چووە سەنگەری میتەوە لە حقیقەتە باشە آخر شت کە تەقیەوە موڵچێک هەیە لە گەڕێکی چوارچرا بە ناوی نادی بەختیاری کە ئەمە هێنی حسکە باشە عەبا ئەیویست ئەم زەویە ئەم نادیە بکا بە یەکەی نیشتەجێبوون بە ڤێلا و بە شوقوانە بیفرۆشێتەوە کاکە حەمەش نەیهێشتووە شەڕەکە لەلەوە تەقیوەتەوە ئابەمە ئەیبینی کە یەکەم ئاربیژی کاکە هەموو خۆی خت چوویە لە ماڵەکەی عەبەی برای باشە بۆیە لێرەوە ئەمە بە ئێوە بڵێم کە هەموو حیزبەکانی باشوور خێزانین یعنی حیزبی خێزانن جا فلیمەکەش لێرەدایە خۆشەویستان کاکە حەمە دایمە داوای یەکگرتنی ماڵی کوردەکە و پێویستە کورد یەکگرتوو بێ و لە بەغا یەکگرتوو بێ و لە هەولێر یەکگرتوو بێت کاکە تۆ لە گوڵەخانە شەڕە ئاربیجیەکەی ئەی هاوە لە گەبراکەی خۆتا ئیتر تو ئێوە خۆتان یەکگرتوو نابن چۆن خەڵی گوێ لە قسەی تۆ ئەگرێ کە ئێوە یەکگرتوو بن لە بەغا و ئالەم بابەتانە عەبەی بریار نابێ بەڕاستی کاکە اینجا سەپۆزێکی عەبیان بۆ نادم بڕێسان نووسێتی حەمە فاشستە کورە عەبە وەڵڵاهی خۆ من بەخوا کاکە حەمەم خۆش ناوێ باشە ئەزانم کاکە حەمە جوکە ئەوەنتر ئەو قماشەیە بۆ پارە و مارە و ئەلەم بابەتانە بەڵام وەڵڵاهی پێڵاوی ئەو کاکە حەمە تۆ پیاوترە بە قورئان تۆ تەنها ئەوەیە برای حەمەی حاجی مەحموود ئەگەنا کاکە تۆ چیت کار لەسەر کیسی وەڵڵا ئەو نانەی کە هاتە هی حەمەی حاجی مەحموود قەسەم بەخوا کاکە حەمە نەبووە ئێشە هەر بلیاری لێ هەر خەریکی بلیار بیت ئەوە کێ بردیەوە کێ دۆڕا پارەکەم بەرێ ئارە وەڵا کاکیش ئەوە ئەمە ئەوەشمان تەواو کرد خۆشەویستانی ئارام ئەحمەد چۆنە کاکە ئەوە شاڵە ڕەشەکەی دوایی کەس ناڵێ کاکە ئارام ئەحمەد شاڵەکە کوا ئالەم بابەتان ئەوەتە ئەوەشمان بەهاتەوە دەی هاوژین عەبدوڵڵا ئەفسەرێکی پاسپۆرتە لە سێمانی کە کوژراوە ئەڵێن خۆی کوشتووە و ئەژین مۆبایلەکەشی دیار نییە هەر خۆشیان ئەڵێن لیژنەی تۆبی لیژنەی لێکۆڵینەوە تەرمەکەشیان نەبینیوە باشە ئەگەر ئێوە ئەم تەرمەیتان نەبینیوە لیژنەی تۆبی نەیبینیوە لیژنەکەی لێکۆڵین نەیبینیوە چۆن ئەڵێن خۆی کوشتووە زەحمەت نەبێ با ئێمە تێبکەین کاکە چۆن ئێوە ئەڵێن وەڵا خۆی کوشتووە بە کام دەلیل و کام بەڵگە تێناگەم ئێوە بۆ ئەوە پەلەتان هەیە ناشنی ئەو ئینسانە ئەوە ئەبێ ئەو تەرمە بەڵگەیەکە کە بە تەواوەتی بیسەلمێنێ ئایا ئەم ئینسانە خۆی کوشەیە خۆی نەکوشتووە چۆنە یان چۆن نییە باشێ هەر یەکە شتێکەڵێن ئیشاڵێ قەرزار بوو ئیشاڵێ ئەمە بۆیشە و کەس نازانێت کە ڕاستێکی چۆنە بۆیە لای من کوشتنی ئەو کابرایش بەڕاستی گوماناویە چونکە کوڕێکی گەنجە دوو مناڵی هەیە پێم وایە خێزانی هەیە پابند بە ماڵ مناڵێکی خۆیەوە و کەسێکی خۆشەویستیش بووە خراپ نەبووە لەبەرەوە من خۆم قەت عەقڵم نایە بەرەو کابرای خۆی کوشتی بێ جا چۆن سینەرێکیان بەڕێخستووە بەڕاستی من ئەوان نازانم بەڵام من عەقڵم ئەوانە نابڕێ لە ڕاستیە کە دانیشن بەبێ لێکۆڵینەوە ئەگەر ئێستا لیژنەیەک هەبوایە لیژنەی تۆبی ئەم تەرمەی توێ کردایە و شتی خصوصی تایبەت بچاتە سەری لیژنەی تایبەت بیسەلماندایە کە ئەم کەسە ئاوا بوو ئاوا خۆی کوشتووە ڕێژکاکە لێرە برادێکمان خۆی کوشت خەڵکی هەڵەبجە بوو بە ناوی سابیر ئێمە تقریبا 15 ساڵ لێرە بەیەکەوە بووین یادی بەخێر بەیەکەوە بۆ زمان ئەمان خوێن با بۆشتان ژێڕمەوە ئێوارەکەی لە چاخانەکە بووین لە داناخە وتی ئارام ژیان ئەم پاسکیلە گڵۆپەکەی ئیش ناکە غرامە مەکا پۆلیس بە ترام ئەڕۆمەوە بتاسبێنێ با تۆ لای هۆنسپۆت داینی لەوێ مش هاتمە بۆ لایدن ئەو کاتە لە لایدن ئەژێم پاسیلەکەم لەوێ دانا بەیانی چوون بۆ دەستی زمانمانە خوێن سابیر دیار نەبوو دوو بەیانی دیار نەبوو تەلەفۆنەکەم دیار نییە سێ ڕۆژی پێش و دیار نەبوو بوو بە چوارم سەفارەتی عێراق پەیوەندی وتیا کەسێک بۆ ناوەوە خۆی کوشتووە لە ماڵەکەی ئێکە پۆلیس و ئەوانەمان بردە ماڵەکە و پۆلیس چوو سێری کرد و بە دەداشتمان بۆ کرد پۆلیس بە ئێمەوتی ئەو لیژنەی چووەتە سەری تایبەتمەندی ئەوەیە لە دوورەوە سەری ماڵەکە بکە ئەزانێکە ئەم کابرایە خۆی کوشتووە باشە ئەمەش ماڵەکەیەتی گوڵدانێک ئالێرا بوو ئەمە پەنجەرەیە تیڤەکەی ئاخست سەوتەکە یەک فیشەکەنە بەسەری خۆ لە جامەکوچێت دەرەوە باشە خەڵک ئەیبینە کە جامەکە کونێکی تایە و تیڤەکە ئاخستەوە درراوە اینجا ئەزان کڕیدا ئەوە تا هەردووکی هەیە ئەوە جەماعەت بەڵێ کاکە قسەی لەگەڵ ئارام ئەحمەد پێتان ناکرێت ئەهاوە هەرسێکی تێکەڵەیە کاکە بەرەی کوردستانی لای ماڵەکەی ئارام ئەحمەد ئەرەوەڵا دای قوربانی ئێوە بۆیە ئەم کابرایش ئەبوایە لیژنەیەکی وابێ ئەگەر وانەیە من باوەڕ ناکەم بەڕاستی ئەو کابرای خۆی کوشتی بێ کاکە هیچ دەلیل و بەڵگەیەک نییە لەسەر کوشتنی ئەو کابرایە کاکەجان تاوە اینجا بازرگانێکی تریش لەم ماوەیە لەم شەوانەیە وەڵا ئەوش خۆی کوشتووە ئەمە بۆ کاکە بەخوا ئەمان لەژێر فشار هاکوژێن بەڕاستی
باشە لە ژێر فشارە ئەمانە ئەکوژێن جایتر ئەگەر خۆشیان خۆیان کوژن لە ژێر فشارە ئەیان کوژن بڕواتە نەبیان من قەت عەقڵم نایە ئەمە چی ئەمە لە ماوەی هەفتەیەکا دوو کەس خۆیان کوشتووە کاکەجیان باوەڕ بەمە ناکەم اینجا ئازیزانی ئارام بۆیە ئەم خۆ کوشتانە ئاسایی نییە بەڕاستی وڵی خاڵی ژیان ئیتر من بڕوام بۆ شتانە نییە ئەو عەقڵەن ئەمە سەوزە و ئەوە زەردەوە ئەوە سوورە و ئالم بابەتانە و ئەزە مۆزوعانە بێن عەزیزانە ئەو کۆنا ئەوە با یۆشتان نەماوە کاکەجیان ئینسان حەزی لە هەر ڕەنگێ بێت ئەوەیە ئەمەوێ لە کۆتا قسەکانی خۆما کۆمەڵێک قسەتان بۆ بکەم لەسەر پەخشانەوەی ترس و هەژاری لە کوردستانی باشوورە خۆشەویستانی من باشە خەڵکی کوردستان بەدەستی چەتەکانی پارتی وێشێتی هەم ترسێنراون و هەم هەژار کراون بەم جۆرە کۆنتڕۆڵی کۆی کۆمەلگای باشووریان کردووە بۆ ئەوەی ئەمانە لە دەسەڵاتە بمێننەوە ستەمکاری بکەن بچەوسێننەوە هەژاریان بکەن بیان ترسێنن لێرەیشەوە خەڵکیان بەتەواتی بێهیوە کردووە باشە خەڵکیان بە جۆرێک هەژار و ترساو کردووە کە نەتوانن تەنانەت بۆ نانی سەسفرەی خۆیان و مناڵەکانیشیان بجەنگن بەڕاستی باشە هاوار بکەن ئەمەشیان لە خەڵک سەندۆتەوە خۆشەویستانی من کرم بە کرمی خۆی بۆ مانەوەی خۆی ئەبێ شەڕکە ئەبێ بجەنگێ بەڕاستی کەچی خەڵکی کوردستان بۆ مانەوەی خۆشیان ناجەنگن ئەم بەڕاستی کارەساتەکەیە میلەتێک خۆشەویستانی من بە کەمترین ژیان ڕازیە بەڵام پێیان ڕەوا نابین پارتی وێکێتی تا هەمیشە ڕەزیل و دەسەنە خوار و سەرقاڵی ترس و دڵەڕاوچە و بیرکردنەوە لە نەبوونی و لە هەژاری لە بەدبەختی بن بڕاستی بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی کلکی دەسەڵاتەکانی ناوچەکەن خۆشەویستانی من تەجروبەیان لە دڵترین دەستگا سەرکردەکانی ناوچەکە وەرگرتووە ئەوان ئەزان بۆمانەوەی خۆیان چی بکەن دژی خەڵک و چۆن خەڵک ئاوا لێ بکەن باشە لە ڕاستیە ئینسان نابێ بترسێ خۆشەویستان تۆ یەکجار لە دایکەبی یەک جایش ئەمری باشە مادەم مەرگ هەیە ترس لە دێنگە فرتێ و هاوار و شین و شەپۆر بەڕاستی مەرگ دواناخە کە بەڕاستی ئینسان نابێ بەترسەوە بژی خۆشەویستان ڕۆژانە ئەگە 100 کەس زانیاری با بەم ئارامەحمەیە هەر سەدەکەیان یەکەم داواکاریان ئەوەیە کاگەرەنجیان بە قوربانم با ناوەکەم کەس نەزانێ با ناوەکەم پارێزراوێ ئەمە یان چی ئەمە واتای ترسانی کۆمەلگایە تا سنووری تۆقاندن و تا سنووری وحشت بەڕاستی بۆیە ئێسایەکێتی و پارتی کە ئێمە بە حیزب و بنەماڵەی ئەزانین بە خوێندنەوەی ئارامەحمەد نە حیزبن نە بنەماڵن نەخاوەنی فکرن نەخاوەنی دین و ئیمان نەخاوەنی ئەخلاقن و نە ئەخلاقی سیاسی نە کۆمەڵایەتی بەڕاستی ئەوان ئێستا دوو کەرتی تایبەتن کە داگیرکەرانی تورکیا و ئێران دایان ناون مەئموریەتی ئەوان جێبەجێ ئەکەن بۆ مانەوەی خۆیان دەنیا تەنها قزەیەک نەماوە بە ناوی کورد بە ناوی نیشتیمان بە ناوی ئازادی حتا بۆ ئێستا و بۆ ئایندەی خەڵکی کوردستانیش حتا خەڵکی ئەو ترسە لە خۆی دوور نەخاتەوە کە گۆڕانکاری بە هیچ جۆرە ناکرێت خۆشەویستانی ئارامەحمەد حتا نە هەژاری لەناو ئەچێ نە کێشەی موسە چارەسەرە بێت و نە ژیان ئەکەوێتەوە سەسکەی خۆی باشە سکە ئەسلێکی خۆی تۆ ئیلا ئەبێ واتە ترس بێنی بەڕاستی ئەبێ تۆ داوای مافەکانی خۆکەیت لەم ماوەیە گوێم لە کۆمەڵێک قسەی عەلی حەمەد ساڵحەوە بوو باشە باسی زەویەک ئەکات لە هەولێر کە بووە بە تاپۆی کوڕێکی نێچی لەوان بازانی خۆم وا گومانەکەم جایی ئەوە یاهی مەسوولە کێشە نییە هینی کوڕێکی ماڵی مەلام سەفا لە ناو جەرگەی هەولێرە دەستی بەسەرا گرتووە تاپۆی کردووە کە نرخەکەی ملیار دۆلارە باشە یعنی ئەمە ناکرێ کەسێک هەستێ لە بەرەوەی مناڵی ماڵی مەلام سەفایە بتوانێت لە شارێکە بای ملیار دۆلار زەوی بکە بە ناوی خۆیەوە کاکە باشە بۆیە هەموو نێرومەی بنەماڵی بازانی ئاوا سامانی خەڵکیان دزیوە هەموو سەرکردایەتی پارتی بەشی خوان هەزار قات دزیوە کۆمەڵێ پاراستن و تڕە پێشمەرگە و ئاسایش و تفەنگچیان داناوە بۆ پاراستنی خۆیان و ژیان و سامانەکانیان بە ناوی نیشتیمانەوە بە ناوی کورد و کوردستان و ئاسایشی خەڵکەوە بەڵام من بە ئێوە ئەڵێم سەرلەبەری ئەمانە درۆیە ئەمە تەنها بۆ پاراستنی دەسەڵاتەکەی خۆیانە بۆ پاراستنی پارە و سامانەکەی کە دزیانە باشە جا ئەمانە پێشمەرگەن گوایە باڵفشەکەن و کاکەمە پێشمەرگن کاکە تۆ پێشمەرگ ناکەویت تۆ پێشمەرگە نیت تۆ پاسەوانی بەد دەرگای مەسئولە داوێن پیسەکانیت ڕێزم بۆ هەموو ئەو بەڕێزانە هەیە
تۆ شەوانە یا کۆندۆم ئەبژێری یا سێکسەکانی مەسئولەکان ئەبژێری بەڕاستی تۆ پێشمەرگە نیت لە دوای ساڵی 91ەوە پێشمەرگە نەماوە بەڕاستی پێشمەرگە ئەوانەی پێ ساڵی 91ن لە دوای ئەوە ئێوە جاژمەرگەن ئێوە حرەسی بەدەرگان بە پارە ڕاگیراون کرێگرتن هیچ نین بەڕاستی لەبەرەوە ئێوە ناتوانن بەخۆتان بن پێشمەرگە باش نییە تەواو ئاسایش دژە تیرۆر کۆماندۆ دەستگای پاراستن زانیاری هەر هەمووتان کاتان بەس ئەو شتانەیە بەڕاستی ئێوە هیچ کاتی حتا نییە ناوی پێشمەرگە پیسکەن بەڕاستی ئێوە پێشمەرگەرین کاکە پێشمەرگە پێشمەرگەکەی پێشمەرگە خاوەنی شەرەفە خاوەنی ئابڕووە پێشمەرگە هیچ شتێکی نییە چەک و جلەکانی نەبێت لەبەرەوەی ئێوە پێشمەرگە نین ئێوە کۆمەڵێ وەکو وتم کۆندۆم بژێری یەکێسەرانی کەتی و پارتین و هیچ قیمەتێکتان نییە پێشمەرگەتان دژە ترۆرتان ئاسایشتان زانیاریتان هیچ دین بەڕاستی کۆمەڵێک کرێگرتەی پێڵاو جووتکەری لاتولوت و هەرچی و پەرچین و کوت و کرماجی تەواوە بەیانیش هێزێک بێوێ لە کوردستان بگرێتەوە لە یەک هەفتە هەمووی تەختەکە هەمی ئەگێتەوە هەر هەمووتان کلکەخەن ناوگەڵتان ڕاکەن چکە ئەو پیاون یعنی پیاوی تەمانی بەڕاستی باشە لە ساڵی هەفتاکانە ئیدریس بارزانی لە ناوچەی چۆمانە 2 پارچە زەوی ئەکڕێت ئەمە لە سەرچاوی کتێبەکە کە لە بەدەستمایە ئەیکڕێن کاتی ئەم هەواڵە ئەگاتەوە مەلام سەفا مەلام سەفا ئیدریسی کوڕی بانگکات و پێ ئەڵێ ئەوە تۆ زەویت بۆ چی و بۆشی کڕیتە ئەوش ئەڵێ وەڵا بۆ ئایندە بە هەر هەبێت و ئەرم بابەتانە مەلام سەفاش پێ ئەڵێ من لەوە تێناگەم ئەگەر کوردستان ڕزگاری بێ هەموو کوردستان هینی خۆمانە ئەگەر هیچ ڕزگاری نەبێ ئەم زەویش بۆ تۆ نابێت یعنی حتا خودی مەلام سەفا وابێری کردوێتەوە باشە ئێستا لەو بەشەی کە بنەماڵەی بارزانی حاکمە هەر هەمووی مڵکی خۆیانە بەڕاستی ئەم بخۆی کێشەکەیە باشە مرشی خۆیانە بەڵام بنەماڵەی تاڵەبانیش هەروان بە سانتیمەتر جیاوازیان نییە لەگەڵ بنەماڵەی بارزانی و پارتیا بەڕاستی خۆشەویستانی ئارام محەممەد ئێوە سەری مام جەلالکن باشە وەکو ئەوەی کە کوردستان مرشی خۆی بیانی هەمان عەقلی مەلام سەفایە بێت بە هەزاران پاشەسەوی و گرد و شاخ و باخی بەخشیوە بە پیاوەکانی خۆی باشە بەڕاستی یعنی منتەقی تیانە تۆ گردێک 124 دۆنم زەویە بڕۆی بێ بە نەوشوام سەفا بەڵام حەمە عومەر عوسمانی داما و شوقەیەکیان نابێ ناکر و بەناویەوە وتیان بەستیا بژی و هەتاوەکو ڕۆژی ئەمرد دوایەوە دەریشاگەر لە شوقەکەیە یعنی شاعیرەکان نووسەرەکان ئینسانە هوشیارەکان ڕاوەدوو ئەنرێ کونێکیان پێ ڕەوا نابینن بەڵام ئەچێ 124 دۆنم زەوی و 10 ملیۆن دلار ئا بە نەوشوام سەفای دەست باشە خۆشیە لە کاتێکا مام جەلال بۆ کوردستان شەڕەفیشێکی نەکردو بەڕاستی من خەبەرم هەیە ئەگەر مانگە لە شاخا بوو بێ لەو مانگەیە بەیانیان گوێزی خواردووە کەرەی خواردووە هەنگوینی خواردووە گۆشتیان بۆ هێناوە لە ناو هیزەیە باش نییە ویسکی سکۆتلەندی بۆ هاتووە شەوێت کا قاری ڕەحمەتی قاری حاجی عەلی کە دەنگی خۆش بووە برای حەمە جەزاوانە بۆ کوڕان هەمان دەنگیان خۆشە لەگەڵ شەهیدێکی وەکو ئازاد هەورامە کا قادر گۆرانی ئەڵێ ئازاد هەورامیش گیتارەکەی بۆ ئەژەنە جا گیتارژن بووە کە شەهید ئازاد ئەچن بۆ لای مام جەلال ئەڵێن بتڵی ویسکیمان بەرێ مام جەلال جوانترین گران بەهاترین بتڵی ویسکی سکۆتلەندیان ئەیاتی بە کاک قادر و بە شەهید ئازاد هەورامی کەوشەوە بۆ گۆرانی بۆ خوان جەوێ وەربگرن باشە 10 ملیۆن پارەی یاو بە نەوجیرفان سەفا بەڕاستی داواتان لێکم خۆشەویستان ناوی نەوشوام سەفا بەسەڕنەوە هەمووتان بڵێن نەوجیرفان سەفا چکە نەوجیرفان مصەفا 950 ملیۆن دۆلاری دزی بۆ هەتیوەکانی خۆی بەڕاستی نەوشوام سەفا ئەبێ بە نەفرەت کرێ لە حەقیقەتە جەلال تاڵەبانی و مەسعود بازانی لە نەوشوام سەفا پیاوترن چکە نەوشوام سەفا بە ناوی گۆڕانکاریەوە ئەیوت ئەبێ هەموو ئەو گرد و شاخ و شتانە یەکێتی پارتی بدوێنن تەسلیم بکەنەوە بە شارەوانی و مڵکی خەڵکە خۆشی دوای تاپێکی بۆ کوڕەکانی خۆی باشە کاکەجیان بە 10 ملیۆن یاو بە کۆستەتە ملپانکە کۆستەتە دز و درۆزن باشە وەیە کوڕانی مام جەلالیش ئێستا خاوەنی دیان چەندین میلیارد دۆلار خۆشەویستان ئێستا کەس باوەڕ بۆ نەکات ئیدارەی گشتی و نۆکان و نە نۆکان ماوە نە ئیدارەی گشتی ماوە قەسەم بەخوا ئێستا ئەم چۆغەی من کە لە بەرم کردو ئاخر سانتی تیانیە کەمە هەر گیفانیشینە ئێستا ئەم چۆغەی ئەم ئارام ئەحمەدە شاڵە ئەمەی ئارام ئەحمەد چەنە پارەی تایە کە 1 سانتی تیانیە باش نییە چونکە خۆ دەزانیت گیفانوشیشی نییە تاشتی تێکیت و جزانوشتەکەم لەناو پانتۆڵەکەمایە ئیدارەی گشتی ئەو نەپارێتیایە نۆکان ئەو نەپارێتیایە تەواوی ئەو سامانە هەمی لای پاڵ تاڵەبانیە باشە ئیتر باش هەر یەکە ڕۆژە بۆ شوێنێ کچانی برای محەممەد دنیایان دزیوە بۆ خۆیان کاکە 100 ملیۆن دۆلار دزیوە بە عەرەزی خۆیان باش نییە دەستیش بە گونیانە ئاهێن و جرد بۆ هەموو خەڵکی سێمانیش دێدن
ايش نسيت التلفزيون براسي او شارع كاك او شارع جناح او شارع والديك كاك شي ويلي كاشان از بخاتي خو اخر باني موقج توجي على رايكيش مشان يا براكيش قزاي تو خو بمنود ارى معمو بيتو بوكسا خو يا براخي بوكم يا براخي قزاي شان حتى ورا رخنا اللي بقى المقصف يقولم يا براخي قزاي كيف خوته قزاي ام دنيا ودنيش كاكا تشيك دوتي او كدوتانه براسي چونك خوتان الين بنمالي بارزاني بوانيه لم ديك الله يك بوليسيش هيمكن تعيمكن اي والله من سرشي حكمه من الاستماع له ليره لديك الله بملاو بوم نبي يك بوليس تعينكم باكم بقران نجا دقيقك باخوانا خدمتكم يخشناكم خو شدم كاكا شي او شاره بريوبه باو برابي براسي اروا والله شراس قجي باشتر قجي من ولا ولا قجي من عزيز الخليل كبا بتوكي تروزي باباش بيزان بزاتي خويا توزي مع بابا توكي تروزي قجو اینجا همو امپارانی که امانه بردیوانه دژ تیرۆرە کۆماندۆیە پێشەت ڕێیە دەستگای زانیاریە ئاسایشە فلانە فیلانە هەمووشی بەم پارە دزیە ئەمانەیان داناوە تەنها بۆ پاراستنی خۆیان بۆ سەرکوت فراندن ترساندن تۆقاندنی خەڵک بۆ مانەوەی خۆیان و بۆ هەژار و هەژاترکردنی خەڵک تا بە زەلیلی و چاوشۆڕی بژین و هەڵوەداون بۆ تێکهێنان باشە سەرچاوێک پێی وتم پاڤڵ تاڵەبانی لە هەولێر سیارەیەکی یا ئۆتۆمبیلێکی سیباقی کڕیوە بە 5 ملیۆن شینە دۆلار خۆشەویست باشە بە 5 ملیۆن دۆلار یەک سیارەی کڕیوە یەک ئۆتۆمبیل لە دوبەی ئەبێت چەندانەی واشی هەبێ خۆشەویستە باشە کاکە پاڤڵ تو شەرەف و تۆ عیب ناکەی کاگارا مەحموود لەو هۆڵندایە لە شوقێکی هەشتابەتیایە و هەموو مانگی حوسەی ئیرۆدا تۆ عیب ناکەی سێکی بە 5 ملیۆن دۆلاری بە سیباقیەک لە دوبەی ئەڵێ وانییە تەقەسەم بەخواوە بەخوا یەک خەڕن بڵێ وانی هەروایە باشە بەخوا 5 ملیۆن دۆلاری تێ پاڤڵ تاڵەبانی باشە کاکە خەڵک ئارا مەحموود کرد ناکرێ بەڕاستی باشە ئیتر چی کۆمپانیا و ڤێلا و فڵان و فڵان بابەتانە خوێڕیترین کەس کە لای ئەم یەکێتی و پارتیە کە من ئەیان ناسم لە ژێر ئاڵای ئەمانەیە بوون بە خاوەنی 100 ملیۆن دۆلار خۆشەویست تەنها حرمەتم بۆ ئێوە هەیە ڕێزم بۆ ئێوە لەبەر ئەوەی کە پێڵاو جوودکەر و پیسایی خۆری یەکێتی و پارتی یان پیسایی خۆری پاڤڵ و مەسوور و خودێشی و ئالم بابەتانەیە تەنها لەبەر خاتی ئەوە بۆ بە خاوەنی دەیان و چەندین ملیۆن دۆلار باشە هەزاران ئینسانی خوێڕی شەلاتی چەورە تەنها بۆ لێسانەوەی ئێسقانێک تەنانەت ڕاپۆر لەسەر ئەوانە ئەنووسن کە لایکی ئەکەن یا کۆمنتی ئەنووسن خۆشەویستانی ئارا مەحموود باشە کەسی ئەمێشێتی و پارتیە ژیانێکی سەگانە بە خەڵک ڕەوان نابێنن هەرچی ئازادی هەیە لە دەڤەری سلێمانیا بە فیشە کوشتویانە باسی بادنان و هەولێر ناکەم تەواو بنەماڵەی بارزانی سەرۆکی کۆریان کاکە بنەماڵەی بارزانی نە ئازادیانێشێتەوە نە هیچ ئەمان لێ بوونێتەوە بەڕاستی کاکە بەڵامیشێتی پێشتر بۆ جۆرە نەبوو سەرکوت هەبوو کوشتن هەبوو ئەمە بەڵام ئاوان نا باشە ئێستا سلێمانیش بۆتە کۆریای باکوور وەکو بادنان و هەولێر و ژێر چەپۆشی تفەنگچیەکانی بنەماڵەی بارزانی لێ هاتووە خەڵکیان بە جۆرێ ترساندووە خۆشەویستان بە شەر نایەڵێ قسەیە بکات یەک نازای دە ببڕێ پەلاماریەدن باش نییە سەرۆکی کۆریا نیو هێندەی ئەو مەسوول بازانی و ئەو پاڤڵ تاڵەبانیە دیکتاتۆر و فاشینی ناکەتە ئەوانەیشی کە ئەڵێن بژی سەرۆک پاڤڵ یا سەرۆک مەسوول تەنها دوومانەیان هەیە ترسا و تۆقێنرا و خۆفرۆش ڕەسووە ملکەچ تەواو لەم بەدەنی جگە لەو کەسانە گۆڕان ڕێباسی حەملانی دروست کرد ئێستا هەر پۆست وەرەگەیشەوە بەخا بۆ پۆستکورە واز بێنە بە ئەو نەوجیرفان مستەفایە کاکە تکایە با پەرلەمانی نەوجیرفان مستەفا نێمەوە کاکە ئەوە ڕێبا کوڕەکەی حەملان دەست و دیاری نەوجیرفان مستەفا بوو بۆیە بەداخەوە بڕاستی خراپترین جۆری فاشێت لە هەولێر سلێمانی هەیە لێرەوە پەیام بۆ پاڤڵ تاڵەبانی هەیە دەست هەڵگرێت لەو دیکتاتۆریەتە بەڕاستی لەو نوعە لە فاشێت با خەڵک بە ئازادی قسەکانی خۆی بکە بە ئارا مەحموودەکان هەبن با فڵە فیسالەکان هەبن لە سلێمانیا لە گەرمیانە با ڕەخنە لە خۆشت بگرن با قسەیشی پێ بڵێن تۆ ئەگەر پەرێزی پاک بێ بەخوا بە قسەکردنی ئارا مەحموود و ئەوانە لە کەدار نابیت باش نییە پەرێزیش پیس بوو کە ئێستا پیسە بەخوا یەک کەس قسە نەکاتۆر پەرێزی پیسە کاکە ڕۆژگار ئاوا ناڕوە بەڕاستی ئەو چاوسیسکۆیە چێە ئەوەی ڕۆمانیا
پێکەنی قەدەخی کرد پێکەنی قەدەخی کردبوو کە ڕۆژێ خەڵک پێکەنی دەوێتیان ئەوە بەدەسەڵات پێکەنی بە شاسیسکۆ پێکەن وایان لێکرد نا ئەوە کەس پێکەنینیە لە بازاڕەکانە بەڕاستی لە دوایشە بینیمە خۆی ژنەکەیان کردەوە بە نیشانە ئەویان لێکرد باش نییە. ئێستا سلێمانی لە پاشای قرتێلەوە کە هەڤاڵە بۆ پاشای پوشبرنجی سیحر لێکراو نوێنەراتی سلێمانیەکەن ئەی هاوار ئەو شارەچی لێ هاتووە ئەمانەیش من ناون بێشەرەفی بێتەرەف بەڕاستی باشە ئەمانە خۆی بێشەرەفی بێتەرەفن. پاشای قەتێلە تازە هاتووە پاشای هین عفو برنج وەڵاهی من لە جکلێتە دوعام لێکراوە و بۆیە کە سیحرم لێکراوە بۆیە ئاوا لێکراوە بابە تۆ تەختە نوقسانە بەساقم لێرەوە داوا لە خەڵکی سلێمانی یەکەم داواتان لێ یەکەم لە کەس و دۆست و خۆشەویست و ئازیزان و ئەحبابەوە ئەم کابرایە ڕسواکەن نەشنە مەطعەمەکەیەوە میسکن بە مەطعەمەکەیە باشە باسی زەواکەی ناکەم گوناحە چونکە برنج و خواردنەوە ئینسان ئێخوا بێڕێزی پێ ناکەم بەڵام مەشنە دوکانەکەیەوە ئەو هەموو شوێنێکە هەیە بڕۆن لەوێ نانی خۆتان خۆن قۆزی خۆتان خۆن عافێتتان بێ بەڵام مەشتە دوکانی پاشای سیحر لێکراوە بەڕاستی سندان با لە خۆی نانەکەی ڕسوایکن وای لێ بکەن دوکانەکەی داخە بەڕاستی باشە بۆ ئەوەی فێر بێ کە بە ئەدەب بێ بەڕاستی بۆی هەر کەسە ئیشی خۆی بزانێن تۆ لە سلێمانیە خەریکی مەطعەم و داناوە حەق چیە بەسەر سیاسەتەوە کاکە تۆ گرانە تاتە کاکە کرمە هەیە تۆ عیلاقە چییە کاکەجیان تۆ حەقی چییە برام باو خەڵکە تۆ مەطعەم هەیە پارتیەکانێ بۆ لای شێتەکانێ بۆ لاو گۆڕانیە فڵانیە هەر کەسەیە فەقیرێ دەوڵەت تۆ عیلاقە چییە بەسەر پوش برنج ئێستا وڵا سیحرم لێکراوە لەناو جکلێتە جامشکێتە بۆ خۆی سندان لێبات اینجا لە یادی سلێمانیا ڤیدۆیەکم بینی خۆشەویستان کچەکەی مەلا بەختیارە دەتەخوا وەرە ئەنجا شێخ نەهرۆ بمێنێ خۆشەویستان جا خۆ من ڕقم لە ناشرینە عەزیزانی ئارام ئەحمەد ئەمە نەمڕق لە ئینسانی ناشرینە ئەبۆ نەمڕق لە بەتایبەت ئەگەر ئافرەت بێ ناشرین بیت هەر لە خۆ ئەڵی نانی منەخۆیت ئەڵێ بەیانی ئەچم بۆ کرێگای تۆ پارەکەم لێسەنی خۆشی فشکەیتەوە کاکە لەگە ڕزنە بۆ ناشرینەکان جا ئەو کچەی مەلا بەختیار سوێن بەخۆ نازانم ئەو پاڤڵە چۆن ئەو کچەی هێناوە ئەی هاوار بۆ ئەو کەڕۆ لەوە ناشرینتر لە دنیای نییە بەڕاستی ئەخ پاڤڵ لە قۆڵ هەش بەوە سەر پاڤڵ تاڵەبانی بەس پێم بڵێ تۆ ئەو کچەی مەلا بەختیار بۆچی هێناوە کاکە بە قورئان پیاوێکی بێنایە باشن بەخوا پاشای برنج بهێنایە هەزار قاتی ئەو کچەی مەلا بەختیار جوانتر بوو ئیتر ئەوەی بۆچی باشە سێیەکەم لە یادی سلێمانیە مجموعەیە تەنگە ئەسوور دوای کەوتۆ عیب و شوورێ کاکە ئێوە پیاون عیب ناکەن کاکە دوای چی کەوتون کاکە ئەو مەلا بەختیار خۆی کچەکەی خۆی ناوێ کاکە حسابی قەلە باشکیشی بۆ ناکە بیستی مانگی هەشت بوو کەی بوو لە دوبەی کەشووی کردەوە بۆ کوڕەکە ناوی ئارامە و دوای ئەوەی کە پاڤڵ وازی لێ هێنا و لێ جیابوونەوە کە من ئاگام لە حەفلەکەی بوو بەڕاستی نەچوو بۆ حەفلەکەی باوکی کاکە مەلا بەختیارە نەچوو بۆ حەفلەکەی من کاتی خۆشی ئەوم ئەزانی کە لە پاڤڵ جیابۆتەوەشی کردەوە بە ئەبە و کوڕۆ ئەلمەتاسم کوڕەکەشم ناو بەڵام من ناشمنە بابەتی شخصیەوە بەڕاستی چونکە ژیانی تایبەتی خۆیەتی پاڤڵۆ بۆ کەسێکی تر کەویستێتی ژنی هێناوە کەویستی لێ جیابێتەوە مەشێکەوە عەجیب و غەریب نییە بەڵام ئەوە ئاسایی نییە یادی هەڵە فیسیڤاڵی هەڵەبجێ یان ئەوەی ناوی ئەوی ترەیە ئەوەی هینەکە هەڵبژاردنەکە هەر لە خۆ دوای پاڤڵ کەوتووە تۆ ژنی پاڤڵ نی کە دادەزین تۆ دوای پاڤڵ کەوتوی زەحمەت نەبێ تۆ عیلاقە چییە کاکە ئەوە لە کاتێکا تۆ ببڕۆی لەگەڵ یا کە ژنی بی ژنی ئەوەی کە ژنی کابرایەکی تری بەسە وازە لەو هێناوە جیابێتەوە تۆ چی دا بەسەرەوە پاشان ئەو ژنە ئەو کچەی مەلا بەختیار موقعیەتی چییە ئێوە دوای کەوتنەوە متەنگە ئەسوورە کاکە چییە موقعیەتی من بام تێ بکەم کاکە من تێ ناگەم ئەو چ قەومێکن بەڕاستی کاکە لە شوێ عرف و عادەتە دنیا هەیە ئێوە چییە ئەم ژنە ڕۆڵی چییە بەڕاستی کاکە ئێوە بۆ دوای کەوتون ئاخر شاژنی شوێیە کاکە ئەم هەموو پیاوە تەنگە ئەسوورە دوای کەوتون لە کاتێکە مەلا بەختیار باشی خۆتی باوکی نایە باشە من لێرە بۆ هەموو پیاوە ئەڵێم کە دوای ئەو کچەی مەلا بەختیار کەوتون تو شەرم ئەو کچەمە موقعیەتی چییە باشە عەقڵێتی چییە کاکە معریفەتەکەی چییە زەحمەت نەبێ کوێ لە عەرابا هەیە ئەم ئینسانە هیچ کات ئێوە بۆ دوای کەون چییە هەنیە بکە مافت بەڕاستی سەیرە باشە چۆن دەبێ کۆمەڵگایەک سلێمانیە کە جێگای شەید ئارام و هەزاران کوڕی قارەمان و یەکی بووە ئێستا شاناز و دینا و کچی مەلا بەختیار و ژنی سەرکەوتی کوبە و دەیان لش ئەستور و قن ئەسووریت ئێستا حاکەم بن تێدا بەڕاستی ئەمە دەردە کاکە ئەمە کارەساتە وەڵڵا ئەمە وێرانەیە ئەمە نغڕۆبوونە بە قورئان ئەمە نەمانی هەموو بەها ئەخلاقیەکانە بەڕاستی کاکە باشە من بەداخەوم بەڕاستی کە ترس و تۆقاندنی یەکێتی و پارتی و هێزەکانی ئەمەندە زۆر بووە با بە کابرا کارەکە کارە
باشە کابرا دەیەرێ کارەکە پێشمەرگەی ئاسایشە چێگەی کاکە موچەکەیشی نایەنێ دووسێ مانگجارێ حەق دەستەکەی خۆی نایەنێ کەچی یەک کەسێک گوتە ناکە بڵێ کاکە بۆچی موچەکەم نایەتێ حتا داوای موچەکەی خۆی ناکە خۆشەویستان واتە سێنا بەڕاستی هەندێک کەسە لە سوشیال میدیایە بۆ خۆشی و گاڵتە و گەپ دەنووسنێ ئەوە موچە نەهاتوو ئەوە کەس نایە قسە بکە ساڵانێک ئەمە حاڵی ئەو خەڵکەیە من لەم هۆڵندایە ئەژیم ئەزیزانی ئارام محەممەد یەکمە لەو کارەمە موچەم نێنێ مانگی دووەم ناشمنەوە ئیشکم خۆ خۆی گوێ درێژ نیم بەڕاستی کاکەجان چۆن ئەچم کارەکەم کاکە من ئەم مانگە ئیشکەم و پارەکەم نێنێ مانگی دووەم ناچم حەقم نییە هەتا ئەوە بن ئەزمەیە و ئەمە ئەوەیە نایخوا بەڕاستی کەی ئەزمەکە چاک بوو یەمەوە بۆ ئیش ئەینا ئیش ناکەم کاکەجان خۆ خەڵک گوێرەکە نییە کاکە کەی سەرەکەم ئەو خەڵکە موچەیان نە هەر خۆ دەوامەکە کاکە بۆچی دەوامەکەی کەچی خەڵکی کوردستان بەداخەوە شەهامەتی ئەوەیشیان نەمەوە کاکە مادەم موچەتان نایەنێ دەوام مەکەن کاکە هەموو شتێک ڕاوەستێن ئێوە یەک گتوانە ئەو کارە بکەن بەڵام کەس نایکات چونکە ترسێنراون چونکە برسی کراون بەڕاستی ئەڵێ نابێت بەخوا ئاخرەکە من دەرکەن خەرایەکێتی شوێنەکە شوێنەکە مەگرێ هەر کەسە نابێ بیاڵی کە بێ شوێنەکە بەڕاستی والله من وەکو ئارام محەممەد من موچەخۆری ئیشی خۆم لە هۆڵەندا موچەخۆری چێتی و پارتی نیم بەڕاستی چونکە بندیوان نیم بەڵام ئەگەر موچەخۆری یەکێتی بوومایە هی پارتی بوومایە هەر حیزبێ بوومایە هەموو مانگەی بێ موچەکەم بنێ بەڕاستی یەک مانگنیانە ئەمکردن بە قەشمر گاڵتەجاڵی ئەوان نیم بەڕاستی کاکە خەڵکی کوردستان ئەبێ ئاوا بێ بەڕاستی خەڵکیش ئەبێ داوای مافەکانی خۆی کا بەڵام بەداخەوە کە خەڵکی ئێمە ترساوە تۆقێنراوە بە هیچ جۆرێ ناتوانن داوای مافەکانی خۆشیان کە باش نییە اینجا ئازیزان شتێکی تر سەری پیاوانی بەناو ئاینی بکەن یان زۆرێک لە مامۆستایانی زانکۆ ئاگام لێیانە هەر هەمووی ئەمانە بوون بە واعیز قسەی زلزلەکەن لە مامۆستای ئاینی لە مامۆستای زانکۆ بەژنەوە بە پیاوە یەدانشی ئەوەکە هەیە کاکە من ئەم حەو کتێبم نووسیوە عەزیزی من کتێب هەر نامێنێ تۆ ئاگا لە چییە بەساقا سەردەمی دیجیتاڵە ئێستا ئەو سەردەمە گۆزەیشت من کاتی خۆی 28 ساڵ بەلێ ئێستا کاتمە ئەم هۆڵەندایە هەزاران جەریدە و گۆڤار ڕۆژنامە هەبوو ئێستا بیسی دیانە ماوە هەمووی بووە بەم شاشەیە هەمووی تەواو بووە ڕۆژگارێ دایەت ئەو مەکتەبەی کە من هەمەیتر نامێنێ بەڕاستی ئەو کتێبانێکی نامێنێ لە شوێنی ڕەنگە وەکو ئەرشیفدا بردێت و تەواو دنیا ئەوێ بە دنیایەکی تر تۆ شانازی بۆ مەکە کە چەند کتێبە نووسیوە باشە هەر کەسێ لەمانە کە واعیز دانیشن على ئەساس ئەمانە قسەی زلزلەکەن و باسی ئەموو ئەوواکەن و ئەبێ وابن و ئەلەم بابەتانە ئەزیزان یەک کەستان لەمانە باوەڕیان پێ مەکەن حتا دژی دەسەڵات و دژی ستەمکاری نەبێت ئەو مامۆستایی کە لە زانکۆی سێمانی قسەی زلزلەکە حرمەتم بۆی هەیە ئەبێ لە پێشان دژی ئەو دەسەڵاتە بێ بەڕاستی ئەبێ دژی ستەمکاری بێ ئەبێ دژی چەوسانەوە بێ ئەبێ دژی کوشتنی ژنان بێ ئەبێ دژی فڵان بابەتانە بێ نەک دابنیشێت تەنها قسەی زلزلەکە بەڕاستی واعیز خوێندنەوە بەڕاستی کەس ئێوەی ناوێت لە حەقیقەتە تۆ ناتوانانی لە زانکۆیەکە دابنیشی هەر قسەی زلزلکەی بەڵام نەوێری بەیەکێتی و پارتی بڵێ ئەم شتان خراپە خەڵک ئاوا ڕقی لێتانە ئێوە نەعادلن ئێوە ستەمکارن بەڕاستی تۆ دەروێش بیت سۆفی بیت ئەهلی تەسەوف بیت نازانم شاعیر و نووسەر بیت هەر چێکەی ببە هەزار کتێبە هەبێ ئەگەر دژی ستەمکاری ئاوا دەنگت بەرز نەکردەوە تۆ هیچ نیت بەڕاستی تۆ دۆڕاوی حتمین لە حەقیقەتە باشە تۆ ئەبێ دژی ستەمبی لە ڕاستیە دژی ستەمکاری بیت شتێکم بینی لە لین ئەڵێ کەسێک بە ناوی پەیجی پەروەردەی خێزانی ئەم پەیجەی داناوە ژنان پەیوەندیان پێوە کردووە بەم پەیجەوە کەوتە قسە و باس و ئەوانە چەندین فیلمی ڕوتیان خۆیان ژنەکان بۆیان ناردووە کابرای گیراوی ئێست کەسی ژنەکان ئەڵێن وەڵا ئێمە فیلم ڕۆبرادەوە کابرا هەڕەشەی لێکردین و داوای پارەی لێکردین باشە دادا تو شەرەف و ویجدانێ ئەگەر خۆت حەزێ نەکردووە تۆ ئەم پەیجە ناوی پەیجی پەروەردەی خێزانە کەواتە ئەبێ ئەو کەسێک کە خاوەنی ئەم پەیجەیە ئەبێ کەسێکی خاوەنی ئەخلاق بێ ئەبێ بزانێ پەروەردە چییە ئەبێ بزانێ قودسەتی خێزان چییە باشە کە ئەم کابرایی قسەی لەگەڵ ئاکەیت و داوای ڕسمی ڕوت و سێکس و ئەوە لێکە بۆشی بوێنێریت بۆشی بوێنێری دە بەخوا خۆ حەزم کردووە دە بەخوا خەتای خۆتە بۆشی بوێنێری زەحمە لەوێ کاکە من ئەگەر تۆ ژنێکی بۆ نمونە لەم سۆشیال میدیایە ئەگەر من تۆم خۆش ئەوێت هەر بەکو خۆشەویستی وەکو پەروەردەی خێزان بگوێن و بەرەو ئەنە بابەتانە نییە باشە کە من داوای فیلمی ڕوتی لێ بکەم بیلەعمانێ بۆشی بۆ بنێنێری تۆ ئەی ئەم کە لەسەر چی پێوەیە کەری گوێ درێژی شاخە هەیە بۆشی ئەمە ئەنێری زەحمە نەبێت فیلمی ڕوت بۆچی ئەنێری ئێنی خۆت بۆ خەڵکانێک کە هەر نایزانی چییە باشە بۆچی ئەماکە
کابراش فیلمەکە لێگرێ دوای ئەڵێ ئەوەم پارەی تێ بڵاویەکەم و پارە پێیاکە باشە اینجا پیاوێک لە هەولێر لەگەڵ 150 ژنا سێکسی کردووە خۆشەویستە 150 ژن باشە پێش هینێکم خوێندەوە پۆستێکی هین ئەم کوڕە ناوی چییە ئەمریکا ئەوەیە ئەو برادەرەی خۆن کە جنبێکی پاتێدا ڕۆستەمی کوردناس ئەڵێ لە ژیانما ئێشتا لەگەڵ ژنێکی کووردا نەخەوتوم کاکە شێخ نەهرۆی نەماوە بۆ ژنێکی کورد کابراش لە هەولێر لەگەڵ 150 ژنا سێکسی کردووە کەچی ئەڵێم چی بەڕێزان پیاوێک 150 ژنی اغتساب کردو کاکە اغتسابی چی بۆ خاتی داروبەر کاکە 150 ژن چۆن اغتساب بکرد ئەی هاوار کاکە وەڵڵا ژنێکی اغتساب ناکرێ کاکە ئەوە بڵێ ژنێک کرا ئۆکەی 150 دانە 150 ژن ببیت لە ماڵێکە باش نییە ئەمانە فلیمیان پێ دەرکەیت و سێکسیان لەگەڵاکەیت و خوا ئەمە اغتسابە کاکە نەقەسم بەخوا خۆتان پێتان خۆش بۆ ژنەکان بەخوا خۆتان حەسەن کردو بەخوا کابرا قۆزە تێگەیت دوور لە ئارام محمووک و ئارام محموو ئێوەش هەستاون چون بۆ ماڵەکەی پێتان خۆش بووە خۆتان سێکستان لەگەڵا کردووە کورت و کرمانجی ئێستا بۆ هاتی دەنگی خۆ دەگۆڕی وەڵا بەڕێزان من چوون بۆ لای و کەسی سێکسی لەگەڵا کردم و ئەلبەتە خۆتم نگەنە ناتوانێت کاکە یەکێ دوان سیان دە 20 50 150 ژن 150 بە یەکەوە اغتساب پیاوێک شتیوانیە کاکە هەمووتان خۆتان حەستان لێ کردووە درۆک بەڕاستی درۆکن کاکە شتیوانیە چۆنیشە ژنێکی تۆچی بۆ لای بۆ کابرا زۆڵە ئەڵێ بەخوا بە $1000 کەم ئەو شتەیە بۆی کە مێردەکە دڵین دەرم بێت و ئاوا بێت $1000 نییە بیتێ کابرا ئەڵێ $1000 مێرە سێکسێکی لەگەڵاکەیت و لە بە بۆ سیحرەکە ئەچی ئەوراکەیت لەگە کابرا تێگەی کاکە بەخوا من لەم 150 نازانم 1500 ناباوەڕ نەکەم دەزانم تێ 150 نەشی کراوەتانە کەواتە تۆ خۆت ژنەکە تۆ خۆ حەزت لێ کردووە کاکە خۆ ڕۆشتووی خۆ ڕوودوێتەوە سێکسی لەگەڵا کردووە ئەڵێ هەندێکیشیان ڕوودا ئەڵێ هەندێک لە ژنەکان خۆشیان پێیان خۆش بووە کە کابرا ڤیدۆیان لێ بکات و بۆ یادگاری هەڵیگرێت بۆ یادگاری لەگەڵ کابرای کافچی فلیمە خۆ ڕوودکەیتەوە ڕست بگرێ بۆ یادگاری ئێستا هاتووی 1500 بەڕێزان 1500 یان 150 جاگە 1500 ئەوەی هەر کارەساتە بەڕاستی کاکە وەڵا بەڕێزان خەڵکەکان نووسێ ئەڵێ 150 ئارام 1500 باشە دەی پیاە چۆن ناتوانێت لەگەڵ 1550 سێکسکا بە اغتساب خۆشەویستن چیا چۆنە بێ کاکە کە بە خۆتان پێتان خۆش بوو بە قوربان ئیتر ئەمە چییە دەنگی خۆ گۆڕیوە بەڕێزان من چوون بۆ لای و پیاوەکە وای لێکم بەخوا خۆ حەزی لێ کردووە کاکە کابرایشم بینی تەنگە ئەسوودێکە و قۆزە و دیارە تێتڕەنە سوزانم باسیاتە قسە نەکەم بەڕاستی کاکە خۆتان پێتان خۆش بووە ئیتر مەڵێن وەڵای اغتساب کراین و ئەلەم بابەتە کەس ناتوانێت کەس اغتساب بکات تۆ خۆتان حەستان لێتی و ئیتر فشەفش مەکەن کاکە ژنەکان خۆتان ئەچن بۆ لای کابرا ئەڵێن ئەم نوشتەیەمان بۆ بکە پارەتان پێ نییە یا کەمتان پێیە حەستان لە کابرای ئەتان باتە ژوورەوە سێکستان لەگەڵاکە کە کەشفە بێ فشەفش مەکەن دوایی بەخوا خەتای کابرانیە بەخوا خەتای کابرانیە بەخوا خەتای کابرانیە خۆتان حەستان لێ کردووە دادێکی شتی پێویست بۆ ناکە خۆتان ماندوو ئای دنیا بەخوا برا دنیایەکی سەمەرەیە خۆشەویستان یا ڕام ئەحمەد کورە 1500 باوکەنە ڕۆ ئەو چ پێ و پیاوە چی بۆ کاکە باشە کاکە 1500 زۆرە بەخوا کاکە من 150 خۆمەڵێم باشە 150 ژن جا من داخی ئەوم لێیە عەزیزان هەندێک شت هەیە کە من ئەیڵێم ژنەکانیش ئاگام لێ پێمەڵێن ئارام محموود کۆنە پەرستە و قسە قۆڕقسە بچەنە من ڕسمێکی ئەو کچە بە ڕەحمەت بێمەتان بۆ ژێڕمە و دوایی واز دەبابەتەکە هێنم ئەو کچەی کە لە هەولێر بوو ناوی چی بوو دەنگیشی خۆش بووە هاتە سلێمانی و لای مەلا بەختیار و ئەوانەوە دوایی براکەی خۆی لە هەولێر کوشتی ماریا بوو شتێکی بابەتانە بوو ڕسمێکی هەیە لە هەولێر گرتوێتی ڕسمەکە ئەم مەمکو ئەوانەی زۆر ڕوتە خۆ ئافریقا چۆتە جێگەی خۆی ئێستا ئەنجا قڕان وشتی ئالێرە هەتا سەر و ئەژنۆی بە بست هەمووی بە دەرەوەیە ئیتر ڕسمەکە ئاوایە بەڕاستی ئەو کچە خۆی قەوباڵایەکی زۆر جوان زۆر ناسک زۆر پاک کە هەموو پیسەرنجی هەموو پێ ڕاکێشی ئەم ڕسمەی ئاوا گرتووە بەشگەرەیەکەوە لە هەولێرە ئێ عەزیزەکەی من تۆ لە هەولێرایت
حتى بو رسمت بو شكل جلو برغو روتيت ماريا بلي لا امستردامش بيت يچلو بيكن چاو راسك يا ارام احمد لو النيابه كابرايك لهوليرا ناحاليك زيرفانيك ترماشك خيريك سرنجي او قوبالا وجسم جوانيت ادا يت تكليف ليك بو راسي نابي اكيكي تدواني تشوي شركه لداخل او كوجن تو اما كم اعلان كون فلسطينيه خوشويسا اما خو باريزيه لكم الجايكا كبياوكان چاویان لسر جنان ناتوان ابو شكل جواني كان خوان درخن ك پیاوەکان ئاوایان بەرامبەرانەکەن ئەیکەن کاکە لە ئێرانە چەندجار ڕوویاوە کە پیاوێک کژنێکی خۆش ویستووە کچەکە ڕازی نەبووە کە ئەو خۆشێکی لەگەڵاکە چوە دەموچاوی بەهین سووتاندووە خۆ بە فلیمیش بینیمانە چەندان حاڵەتی وا بووە بەڵێ ماریا بووە چەندین حاڵەتی ئاوا بووە باشە کەواتە تۆی ئافراد ئەگەر بدەوێ خۆ پارێزی ئەبێ ئاگاداری هەندێک شت بی بەڕاستی من باوەڕم بەژن کوشتن نییە بەڵام ئەو کوڕی کە لە بەکەجەوی و دۆشکەی خۆی کوشت وتێتی بە خوشکەکەت شومەکە بە دژە ترۆر و بەم بابەتانە کشەکە هەر پێداگری کردووە خوشکە گەورەکەشی وتێکی باشی پێ بکاو ئالم بابەتانە هەساڵی شوێنی کوشتووە کاکە عەزیزەکەی من تۆ براکەی خۆتە ناسیت براکەی خۆت ئارام ئەحمەد نییە کە تەحەمولی کۆمەڵی مەوازەکە کاتێک کە براکەت ئەناسی چەک بازە و براکەت ئەناسی کە ڕێگرە لەوەی کە شوو بکەی بۆ ئەوەی خۆت تووشی بەڵانەکەیت و براکەش تووشی بەڵان نەبێ شووی پێ ناکەم کاکە مەڵێ من ئازادم و من هەر شووی پێیەکەم و ئێدە ئەو کوژێت تازە تاوارە بڵێ براکەی ئەو فەرمو هەردووتانی کوشت خۆشی کوشت یعنی چیتان کرد یعنی هیچتان نەکرد خێزانێکتان لەبەر یەک هەڵوەشە سێ ئینسانی گەنج و جوان هەچێکی کوژان بەخت و خۆڕایی لەسەرەوەی کە تۆ شووکەی بە خێڕیەکی دەستگا ئەمنیەکانی یەکێتی یا پارتی دژە ترۆر یا ئەم لە یا ئەو لە ئێوە شوو ناکەم کاکە تەواو تۆ کاتێک ئەبێ باسی ئازادیکەی کە لانی کەم چواردەورەکەشی بڕوان بە ئازادی هەبێ کاکە تۆ وەکو کچێک باوشێکی کۆنەپەرستت هەیە باوشێکت هەیە کە ئەزانی ئەگەر تۆ ئەوە بکەی ئەو کوژێت ئەبێ نەیکەی بەڕاستی من باوکی تۆم بۆ عاقڵ ناکرێ بەڵام بە تۆ ئەڵم دادەجان مەیکە ئەم کارە مەکە تەواو من ناتوانم باوکە عاقڵکەم باوکی چەکبازە باوکی ئینسان کوژە باوکی تاوانکارە باوکی بە من عاقڵ ناکرێ بەڵام ئەڵم عەزیزەکەی من دادەجیان تۆ ئەمە مەکە بەڕاستی باشە کەسێ ئارام ئەحمەد کۆنەپەرستە و ئازا جا هەندێشن هەر لە ئەوروپا دانیشتن خۆشەویستان لە خۆیانەوە قساکەن ئای ژنانیان کوشت و ئای ئەوە ئەی کوژێ بە قوربانە باشە ئەو کوژێ بە ساقا تەواو کۆمەڵگاکەی تۆ ئابۆ جۆرەیە کاکەژیان بە قوربانتان بم کابرا لە سلێمانی یا لە هەولێر خوشکەکەی یا ژنەکەی یان دایکی یا کەسێکی بڕوا لە شوێنێکا سێ کەسکە هەموو کۆمەڵگا پێڵێەوە دایکی وایە ئەوە خوشتی وایە ئەوە کشەکەی وایە باشە حیا و حرمەتی پێوە نایەن کەرامەتی ئەشکێنن سووک و ڕەزیلیەکەن کە بەلایەنە ئەڕواڵێ ئەوە خوشەکەی حیزە دوو لە ڕوویەوە ئەوە کشەکەی ئەوەیە کاتێک کە کابرای ژوای لێ لەداخە ئاشێ کشەکە ئەکوژێ هەمووشی ئینجا بێ بە مامۆسای ئەخلاق کاکە کۆنەپەرستە و خوشەکەی کوشت و کشەکەی کوشت ئەی بۆ واتان پێوە ئێوە کاکە ئەی لەوە ئەی بابە کابرا ئێوە کوڕ ئێوە بەشەرەکە هان ئێن کە کچەکەی خوشەکەی خۆی بکوژێت باشە لە دواییشا چل ساڵ دوای ئەوە کابرا ئەمرێ ئەڵێ زانیەوە کێ بوو مردڵێکی ئەڵێ ئەها چل ساڵ بەر لە ئێستا ئەو فڵان کەس خوشێکی هین بوو لەبارەی ئەخلاقی و کوشتی ئەو کەسە مرد ئەمڕۆ ئەوە کۆمەلگاکەی توێ کەواتە کەس فشەفش نەکە من کە ئەو پۆسانە خوێنمەوە هەنێژن و پیاو ئەیکەن باشە بەڕاستی کارساتە کاکە یا ژنێکم بینوە مێلێکی نووسیوە ئەی قشتەڕی نازانم سمێڵتەڕی بەرتەڕی نازانم چیوانە بابەتانە دادەگیان ئەمە شیعر نییە بە قوربانێ بم وەرە بەرورگم و پیاما کێشە کاکە تۆ باسی سژووری نووس نەکەی باسی سێکسەکەی بە قوربانێ بم کاکەی باش نییە ئەمە تۆ ناوەنی ئەدەبیات بەڕاستی کاکە ها ئەمە ناوەنی ئەدەبیات ها وەرە بەرورگم و نازانم پاڵم پێوە بنەوە بمخە بە عەزاز ئەمە ناوی ئەدەبیات نییە کاکە کۆمەڵگای ئێمە وێران بووە خۆشەویستان وەڵڵا وێران بووە کاکە ئەم دەسەڵاتە ئەمێکێتی و پارتیە کۆمەڵگای ئێمە بە تەواوەتی نابوت و ناشین کردووە کاکەژی تەواو ڕیشتەڕی سمێڵتەڕی بەرتەڕی چی دادەگیان کاکە دانیشە کاکە حەزی لە پیاەکە بڕۆ لەگەڵ یا چێکی بیکەوتە میکە بە ڕیشتەڕ و نازانم ئەوە ئەم قسە قۆڕ و قسە بوشارە بۆم عادەمە مەکە کاکەژیان نایخوا بەڕاستی کاکە ئەوە نە شیعرە نە ئەدەبە نە هیچ شتێک نییە لە حەقیقەتە هیچ نییە کاکەژیان تەواو ئەوە خەیاڵێکی سێکسیە کورت و کرمانجی خەیاڵێکی سێکسیە وەکو ژنێکە کەتەبەنێکت هەیە حەزەکەی کوڕێکی ڕیشتەڕی قشتەڕی بەرتەڕی دەزانم چی تەڕی لەم بابەتانە کەسێک لە غەسل لای ئیشکا بنمونە کە هەموو جایین تەڕ بێ دایم وەڵام خوشکەزایەک مێ لە بەریتانیا خواوە چیت 24 ساعتە کوڕێکی باڵا بەز و قۆزیشە دادەگیان
ئەو خوشکەزایان لە بەریتانیا لە غەسل ئیشەکە خواوەشی لە نوێی بەیانەوە تاوەکو دەیشە هەموو جای ئاوێتکی بە قژیەوە بەڕیش هەموو جانی ئاوە حەزەکەی ڕێک داواتەکەم بۆ ئەو خوشکەزای خۆم شوێی پێ بکە و بۆ بە بوشی ئێمە و تەواو کوت و کرمانچی نەجاتە ئێم لە شیعە نووسینیش بەڕاستی تەواو ئەوە هەر لە ئێسادا لەجاپێری بارا مەحموودەکە بۆ خوشکەزاکەی خۆم لە لەندەن تەرتیب یاڵا دێ عەزیزان یارا مەحموود ئەوە ئەویش ما بەش خۆشەویستان چی بکەم هەروە فریاکەم بەخوا کاکە ئەرەوەڵا ئەوە ئەویش ما بەش بۆ کوڕە خوشکەزای خۆم بەخوا خوشکەزاکەش بەڕاستی قۆزغا یعنی قابلێتی هەموو گیانشی تەڕەدایمش کە لە غەسل ئیشەکە دەی قوربانی خوادان لەگەڵ خۆشەویستانی من